زیاتر گفتوگۆکەین لەسەر ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان بەغدا و هەرێمی کوردستان هەیە، بەڵام تاوەکو ئێستا جێبەجێ نەکراوە و کاتی خۆشی تێپەڕاندووە لەگەڵەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو جۆرە ئەو پابندیانەی کە لەسەر ئەستۆیەتی جێبەجێ کردووە. زیاتر گفتوگۆ لەسەر ئەم بابەتاکەین لەگەڵ ئەرشەد لۆلانی، ئەندامی لیژنەی دارایی لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان. بەخێرهاتی. سپاس دەکەین. کاک ئەرشەد، ئەوەی کە بەغدا بەرامبەر بە کوردستان دەیکات چییە؟ سزادانی خەڵکی کوردستانە، موچەخۆرانی هەرێمی کوردستانە، یاخود دەتوانین بڵێن سیاسەتێکە کە بە شێوەیەک دەیگرێتە بەرامبەر بە لاوازکردنی هەرێمی کوردستان؟ پێشێکی بەناوی خوا، ئەمە هەر ڕوونە لە تقریبەن سەدەیەکە کە بەغدا خۆی دەبێنێتەوە بەهێزە و هەروەها کە نقطەی بەهێز لای بەغدا دەبێت، هەمان ئەو فکرە شۆڤێنیە دووبارە دەبێتەوە کە بەرامبەر بە هەرێمی کوردستان و بەرامبەر بە کورد دەیگیرێتە بەرجەهر بە کیمیاباران و ئەمفال بێت پێشتر، یاخود بە شەڕ بێت، یاخود ئێستا بە بڕینی قوتی هاوڵاتیان بێتن. ئەمە با بڵێن فکرێکە لەسەری ئەواندایە کە شۆڤێنیەتە و تەنها خۆیان دەوێت. باشە، ئەمەی کە بەغدا دەیکات بەرامبەر بە هەرێمی کوردستان دەستی دەرەکی لە پشتەوەیە، یاخود لە ناوخۆی عێراقە کە پاڵنەرێک هەیە، یاخود مەبەستم لە ناوخۆی عێراق مەبەستم لە حزبە کوردیەکانی ناو کوردستانیشە، کە پاڵنەرێک بن بۆی کە ئەم حکوومەتەی کە بەم شێوەیە کوردستانی بەرەو پێشکەوتن بردووە، بیانەوێت سیمای ئەم حکوومەتە بە لاوازی نیشان بدەن. خۆی ئەسڵەکەی ئەقلیەتێک هەیە لە بەغدا کە هەرێمی کوردستان، خەڵکی هەرێمی کوردستان سزا بدات بە هەر شێوەیەکە بێت، دەبێت ئەوەی کە هاو زمان نینە یاخود هەر شتێکی ترە، بەڵام بێشک کە پاڵنەرێکی ئەقلیمیش هەیە لەوانەیە دڵی بە هەرێمی کوردستان خۆش نەبێت و هەندێک جاریش بەداخەوە، ینی چەند لایەنێکی ناوخۆیی نازانم ینی کە قازانجان لەکوێدایە، بەڵام چاویان بەم حکوومەتە و بەو گەشە پێدان و ئەو هەنگاوانەی حکوومەت ناوێتی هەڵنایەتن. باش، ئەوە جێگەی سەرنجە کە هیچ حکوومەتێک نەبووە بە قەرز موچە بدات بە فەرمانبەرەکانی، لە کاتێکدا کە دەبێت بەشە بودجەی هەرێمی کوردستان ماگانە بەپێی ئەو یاسایی کە هەیە یاسای بودجە بنێردرێت، بەڵام حکوومەتی عێراقی نەک بەشە بودجەکە نانێرێت، بیانوش ئەگرێت، لەگەڵ ئەوەشە ئەو بڕەپارەی کە باڵین 500 میلیارەکەیە دەینێرێت بە شێوەی قەرزێنێت، لە ڕووی یاسایی وەشتیوە ئەکرێت بە قەرز بنێردرێت. خۆی کۆی ینی لە هەر لە 2005ەوە کە بودجە هەبووە، عێراق حەسەب قووەتی خۆی بیانووی دۆزیتەوە، با بڵێن هەر لە ئەو کاتانێک کە بودجەش دەهات بۆ هەرێمی کوردستان کە پێش 2013 ئەوانەیە دائیمەن هەوڵی دەدا بە ناوی بودجەی سیادی و ئەمانە بەشێک لە قوتی هاوڵاتیان ببرێت، دوایە هەنگاویان نەبوو ئەوە کە 170ەکە بە کاملی نەنێرن و کەمی بکەنەوە، دوایە ئەمە بوو هەر بە کاملی بڕیان، دوای ئەو هەنگاوانەی کە دوای شەڕی داعش کە مالیکی ڕۆیشت عەلەساس ئەو پارانە بنێت، دیسان نەنێردا، دوای هەنجەتەکەیان کردە ئەوەی کە نەفت دەفرۆشێ کوردستان و ئەمەشیان نەما لەبەر ئەوەی کوردستان هەموو ئامادەی خۆی دەربڕی، بۆیە پێم وانییە ینی کە بە قەرز بێ ناوی قەرزیان لێنا، ئەم شتە یاسایی نییە، لە هیچ یاسایەک نییە کە لە ساڵێکدا یاسای بودجە دەرچوو بێت لە وڵاتێک، بەڵام لە بەسرا قەرز نەدات و یاخود لە بەغدا، تەنانەت لە مووسڵیش کە نزیکە لە هەرێمی کوردستان، بەڵام بۆ هەرێمی کوردستان پێی وابێ کە نابێت نەفتی بفرۆشێەوە، نەفتەکە نافرۆشێەوە، داهاتی ناوخۆ تەسلیم کراوە، بە هەموو شتێک ئامادەی دەربڕیوە، بەڵام ئێستا هاتوون دەڵێن 500 میلیارد بە قەرز دەدەین کە ئەمە نە لە قانون هەیە و نە لە هیچ عرفێکی هیچ وڵاتێکیش هەیە. باشە، کاگەرشت بەو پێی کە جەنابتان ئەندامی لیژنەی دارایی بوونا لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان، دەمێ بزانم پەرلەمانتارانی کورد کە نوێنەری خەڵکی کوردستانن و لە بەغدان ئەتوانن لیژنەیەک دروست بکەن، یاخود لە پەرلەمانتاران خودی خۆیان لە پەرلەمانی عێراق داوای ئەوە بکەن
لەگەڵ تایف سامی گفتوگۆ بکرێت و لی بپرسنەوە کە بۆچی چونکە ئەوەی شاندی هەرێمی کوردستانە سەردانی بەغدا دەکا و دەگەڕێتەوە دەڵێن کە ئەوەی کە لەمپەر دروست دەکات تایف سامیە وەزیری دارایی ئەکرێت لێپرسینەوەی لێ بکرێت بزان بۆچی وا دەکات لە ڕووی یاساییەوە ئەمە ئەکرێت خۆم پێم وایە ئەگەر ئەندامانی پەرلەمان لە بەغدا هەمووی یەکگرتوو بن بە هەموو لایەنەکانەوە بێگومان ئەوان پەرلەمانن و هەردوو سوڵتەی تەشریعی و چاودێریان هەیە دەتوانن بە سوڵتە چاودێریەکەیان بەکاربێنن و هەروەها داوای وەزیری دارایی بکەن کە ئەو ئەسبابە قانونیانە ڕوون بکاتەوە کە تا ئێستا قوتی خەڵکی هەرێمی کوردستانی نەناردووە. باشە ئەو بابەتی دیکەی کە گرنگە لا نەناردنی شایستە دارایەکانی هەرێمی کوردستان و تەنانەت یاسای با بڵێن نەوت و گازیش دەبێ هەرێمی کوردستان ئێستا چۆن مامەڵە لەگەڵ عێراقا بکات بۆ ئەوەی کە بتوانێت لە پێناو ئەو ئەرکانی کە لەسەر شانێتی مافەکانیشی وەربگرێت چی لەسەر هەرێمی کوردستان بەپێی ئەو ڕێککەوتنانەی کە کراوە کە شتێک هەیە ڕاستی نەتەوەی گرتوەکانش لە نێوەندگیر بوونە لەو ڕێککەوتنانە ئێستا نێوەندگیریوانش خراوەتە ژێر پرسیار ینی کە ئایا بۆ نایەنە دەنگ لەسەر ئەو ڕێککەوتنانەی کراوە هەرم لە ساڵی پار لە کۆتایی ساڵی پار و سەرەتای ئەم ساڵ کە ئەم ڕێککەوتنانەی کراوە هەمووی بە نێوەندگیری ئەمریکا و نەتەوەی گرتوەکان کراوە بەڵام بەداخەوە ئەوانیش ینی تا ئێستا هیچ هەوڵێکیان نەداوە یاخود نیگەرانیان دەرنەبڕیوە لەسەر ئەم بارودۆخی کە عێراق بەرامبەر هەرێمی کوردستانی دەکات بێگومان هەرێم هیچ نەماوە نەیکاتوە هەموو ئەو ئیلتیزاماتانەی لەسەر هەرێمی کوردستانە جێبەجێ کردووە بەڵام تا ئێستا عێراق هەر بیانوو دەگرێت ینی ناتوانانی بڵێ ئەو شتانەی کە نووسراوە لەسەر کاغەزێک و ئیمزا کراوە دەبێت عێراق و هەرێمی کوردستان ملزم بێت هەرێمی کوردستان ئەو ملزەمی خۆی هەموو جێبەجێ کردووە بەڵام تا ئێستا عێراق پابەند نەبووە بەو ڕێککەوتنانەی کە لەگەڵ هەرێمی کوردستانی کردووە. باشە لەبارەی ئەوە جەنابتان ئاماژەتاندا کە لەگەڵ ڕێککەوتنەکان دێنە پێشەوە لە شاندەکان کە سەردانەکان و دانیشن لەگەڵ بەرپرسانی حکوومەتی عێراقی هەمویان کۆکن لەسەرەوەی کە مافەکانی هەرێمی کوردستان و شایستە دارایەکانیان بدرێتە هەرێمی کوردستان و ئەوەی کە ڕێککەوتنی لەسەر کراوە جێبەجێ بکات بەڵام کە دێنە سەر ئەرزی واقع ئەڵەی هەر ئەم کەسانەش نەبوونە کە لە کۆبوونەوەکان دانیشتون یاخود پێش ڕێککەوتنەکە ڕێککەوتنیان کردووە و گەیشتونەتە ئەو خاڵانە بۆچی حکوومەتی عێراقی هەمیشە وایە کە ڕێککەوتنێکەکات تا بێوێت ڕێککەوتنەکە بکات ئەوە لەگەڵ کووردا ڕێک دەکەوێت و هیچ کێشەیەکی نابێت و کوردی شێنێتە ناو حکوومەتی عێراقی و بەشداری ئەم پێکات بەڵام لە کاتی جێبەجێکردنی ڕێککەوتنەکان پاشگەز دەبێتەوە خۆی پێم وایە حکوومەتی عێراقی لە ئەسڵەوە یعنی پابەند نییە بە ڕێککەوتنەکانەوە ینی هەر لە دوای ڕوخانی ڕژێم بە ئەستا ئێستاش هیچ کاتێک پابەند نەبووە بە ئەو ڕێککەوتنانەی کردوێتی لەبەر ئەوەی ئێمە ڕێککەوتنێکمان هەیە ئەو کاتێک کە سەرۆکی حکوومەت بەڕێزیان خۆیان چوونە بەغداوە ڕێککەوتنێکیان کرد وەزیری دارایی هەرێم ئیمزا کرد لەگەڵ وەزیری دارایی بەغدا ئەم ڕێککەوتنە ئەبووە کۆتایی بە هەموو شتێک هێنابە بەڵام عێراق هەر نیەتی هەو نەبووە کە پابەند بێتن بۆیە بیانووی جیاجیا دەگرێت و بیانووی بێقانونی و هەروەها ئەو عێراقە فیدراالی کە ئێستا هەیە ئەمرواقع پێم وایە هیچ عقلێتێکی فیدراالی لە بەغدا نیە هەمووی تەڵەبی مەرکەزیەت و کۆکردنەوەی دەسەڵاتە لە بەغدا ئەسڵەن دژی فیدراالیەتیشە. ئێمە سپاس دەکەین ئەرشەد لۆلانی ئەندامی لیژنەی دارایی لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لەگەڵ ماوەی سپاس بە وەڵامەکان. سپاس.